هاوڵاتیانی خۆشەویست، کوردستانیانی هێژا، ئەم کاتتان باش. سات بە سات لە ڕۆژی دەنگدان نزیک دەبینەوە و من لێرەوە دەمەوێت دوایین پەیامم لەم کەرنەڤاڵی شەڕی دیموکراسیەدا بە ئێوەی ئازیز بگەێنم. سەرەتا لە ناخی دڵمەوە سوپاس و پێزانینم بۆ یەکە بە یەکەی هاوڵاتیانی وڵاتەکەم دەردەبڕم کە لە ماوەی بانگەشەدا بە شێوەیەکی جوان و بە نەریتێکی بەرزی کوردانەوە بانگەشەیەکی ئازاد و دوور لە تونند و تیژی بەڕێکرا. هەرچەندە لێرە و لەوێ هەندێک ڕووداوی نەخوازراوی ڕوویاندابێت کاریگەری دروست نەکردووە و ئێمە وەک یەکێتی نیشتیمانی سەرمەشقی گەیاندنی پەیامەکانمان بووین بە شێوەیەکی تەندروست و بێتەشیر و بە بێشکاندنی لایەنەکانی تر. بەڵام وەک نەریتی یەکێتیانەمان ئەگەر لە هەر شوێنێک زانی بێتمان بە بێویژدانیەوە قسەمان لەسەر دەکرێت وەڵاممان هەبووە و سەرڕای ئەوەش ئێمە هەر پێمان وابووە ئەم هەڵبژاردنە بۆ عێراقا و دەبێت باز لە بەرنامەی کار و نیشاندانی ڕوئیای سیاسی بکرێت و هەموو لایەک خۆی بە دوور بگرێت لە هێرشکردنە سەر یەکتر. چونکە هاوڵاتیانی میلەتەکەمان لەوە هۆشیارترن کە لایەنێک بێوێت بە هەوڵدان بۆ شکاندنی لایەنێکی تر بتوانێت دەنگەکانیان بچنێتەوە. ئەمڕۆ لە هەموو کات زیاتر هاونیشتیمانیان دەزانن کە زەرورەتی مێژووی یەکێتی چییە و هەر کات یەکێتی لە پێگەی بەهێزدا بوو بێت کوردستانمان ئاوەدان و خۆشگوزەران بووە و داهات و موچە و بازار لە گەشەکردندا بووە. بەڵام هەر کاتێکیش یەکێتی لاواز بوو بێت و سەرقاڵ کرابێت بە کێشەوە کوردستانمان ڕوو لە کێشە بووە و دیموکراسی و مافی مرۆڤ کەوتونەتە بەرمەترسی. بازار وەستاوە و گوزەران و بژێوی خەڵک خراپتر بووە. هاوڵاتیانی کوردستان، یەکێتی پارێزەری هەموو لایەکە بەبێ جیاوازی، یەکێتی حزبی هەموو کوردستانیەکە لە هەر شوێنێکی ئەم دنیاەدا بوو بێت، یەکێتی حزبی هەموو ئازادی خوازێکە، یەکێتی بە تەنها حیزبێک نییە، بگرێ مۆدلێکە لە بەرخودان و مۆدلێکە لە بیر و لە ئەندێشە. بە شانازیەوە یەکێتی تاکە حیزبی کوردستانە کە بە شێوەی فعلی ئەندامی گەورەترین ڕێکخراوی سیاسی جیهانیە و لە ڕیزبەندی پارتە سۆسیال دیموکراتەکانی جیهاندایە و جەنابی مام سەرۆکی فەخری ئەو ڕێکخراوە جیهانیە بووە. یەکێتی ڕەجی لە ناو مێژووی ئەم گەلەستەم دیدەدایە، یەکێتی بە خوێن کوردستانی پاراستووە، یەکێتی بەکردار پشتی شۆڕژگەرانی پارچەکانی تری کوردستانی گرتووە، یەکێتی بە پلان گەرەکی بووە کە کوردستان کاتە وڵاتێکی ئاوەدان و دیموکرات و خۆشگوزەران. گەرچی لایەنی تر هەبوون بە پیلان کوردستانیان بەم ڕۆژەی ئەم ڕۆگەیاندووە. بەڵام من لێرەوە ڕای دەگەێنم سەرەتای کۆتایی نەهامەتیەکان دەستی پێکردووە و وا یەکێتەکەی خۆتان، یەکێتەکەی مامجەلال ئەمڕۆ هاتۆتەوە سەر ساحەی سیاسی و بەرەو نێوبوونەوە و خۆڕێخستنەوە دەچێت و چیتر قبوڵی ناکات هاوڵاتیانی ئەم گەلە لە ژێر ستەمدا بژین و باری گوزەران و قوتی خەڵک ئاوا بێویژدانانە و بە بەرنامە خراپ بکرێت. خوشک و برایانم لە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و هێزەکانی ناوخۆ، ئێوە پارێزەرانی ڕاستەقینی ئەم خاک و گەلەن و ئەوە ئێوەن شەوتان خستۆتە سەر ڕۆژ و بە گیان و بە ڕوحی خۆتان سەر و ماڵ و کەرامەتی ئەم گەلە دەپارێزن. پێم خۆشە لێرەوە سوپاسی یەکە بە یەکەتان بکەم کە وەک هەمیشە لەم ماوەی بانگەشەیەدا وەک هێزی هەموو کوردستانیەک مامەڵەتان کرد و هەموو لایەکتان بۆ یەک پاراست. ئاخر ئێوە پەروەردەی کوردایەتین و کوردایەتیش ڕێبازەکەی کە مامجلال ڕابەرایەتی دەکرد و هەر خۆتان بوون پێتان دەگوت ڕابەری ڕزگاری خوازی گەلەکەمان. ئێستاش کە ئێوەی بەڕێز پێش لە هاوڵاتیان دەنگ دەدەن. لەبیرتان بێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی پارێزەری ئێوە و دەستکەوتەکانتانە. یەکێتی تاکە هێزێکە ئێوەی وەک پارێزەری خاک ناساندووە و ناوی پیرۆستانی لە دڵی ئەم گەلەدا هێشتۆتەوە. بەبیرتانی دێنمەوە کە یەکێتی زۆرترین فەرماندەی لە پێناوی ئەم خاکەدا شەهید بوون. یەکێتی ئەو ڕێبازەیە کە شەرەفی پێشمەرگایەتی دلێر و بەرخودانی پێبراوە لە هەموو سەردەمەکاندا. دەستام خەنە سەر ویژدانتان و بە نەریتی بەرزی پێشمەرگانەتان، بە ئەخلاقی بەرزی پیشەیانەتان، خوشک و برایان لە هێزەکانی ناوخۆ و ئاسایش و پۆلیس جارێکی تر بە دەنگەکانتان کوردستان سەوزپۆش بکەنەوە و یەکێتی بکەنەوە سەرمەشقی کوردایەتی. بیرتان بێت دەنجی ئێوە دەنجی شەرەف و کەرامەت و نەبەردیە، دەنجی ئێوە دەنجی یەکێتی نیشتیمانی کوردستانە. هاو نیشتیمانیانی ئازیز، لە کۆتاییدا بە چەند خاڵێک دەمەوێت ئەوەتان بۆ ڕوومکەمەوە کە بۆچی دەنگدان بە یەکێتی گرنگە. یەکەم، یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە پارێزەری ڕاستەقینەی ئازادیەکان و مافی مرۆڤ و دیموکراتیە و هەر کاتێک یەکێتی لاواز ببێت سەرجەم ئەزمونەکانمان و هاوڵاتیەکانمان دەکەونە بەرمەترسی. بۆیە مانەوەی یەکێتی بە بەهێزی
زەمانەتی مانەوەی کوردستانە بە بەهێزی. دووهەم، یەکێتی وەک شێوازی سیاسی و ئایدۆلۆژی خۆی هەمیشە کوردستانێکی بەهێزی ویستووە و عێراقێکی دیموکرات و فیدرالی بۆ گرنگ بووە و ئەم سیاسەتەشی لەسەر دەستی ڕابەرەمێژوویەکەی جەنابی مام جەلال بۆ عێراق و کوردستان پەیڕەو کردووە. بەڵام ئەم چەند ساڵەی ڕابردوو لە نەخۆشکەوتنی جەنابی مام جەلالەوە خۆتان بە چاوی خۆتان بینیتان کە هەم عێراق و هەم کوردستانیش بە چ تەنگەژەیەکدا تێپەڕ بوون. بەڵام ڕوئیاکەی مام جەلال و ڕێبازەکەی هەرماون و خوێندکارەکانی ئەم خوێندنگە سیاسیە ڕەسەنە ئێستا لە هەر کاتێکی تر ئامادەترن بۆ پیادەکردنی. بۆیە دەنگدان بە یەکێتی دەنگدانە بە بیر و ڕۆیای مام جەلال. سێهەم، هاونیشتیمانیانی کەرکووک و خانەقین و دووس خوڕمات و شەنگال و مەخمور و سەرجەم ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. یەکێتی چاکە هێزی پارێزگاریتان و چاکە خەمخۆری ئێوەیە کە هەرگیزا و هەرگیز بەجێی نەهێشتون و قەتیش بەجێتان ناهێڵێت. یەکێتی هەموو هەوڵی بۆ جێبەجێکردنی مادەی 140 چڕ دەکاتەوە و بۆ ئەم خولەی پەرلەمان زۆرترین کۆشش بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە دەکات بە شێوەیەکی یاسایی و دەستوری بۆ سەرخاچی هەرێمی کوردستان. هەموو هەوڵەکانمان بۆ ئەو مەبەستە لە ناو خۆ و عێراق چڕ دەکەینەوە بە هەمانجی لەگەڵ هێزە کوردیەکان و هێزە عێراقی دۆستەکان کە بڕوایان بە دۆزی ڕەوای گەلەکەمان هەیە و سەرجەم وڵاتانی زلهێز کە کاریگەریان لەسەر سیاسەتی عێراق هەیە. دڵنیاتان دەکەین چۆن یەکێتی بە خوێن ئێوەی پاراستووە ئاواش بە یاسا و بە دەستور مافەکانتان فراهەم دەکات تا چیتر ڕوبەڕووی هیچ تەنگەژە و ئازارێک نەبنەوە. چوارەم، بەهێزی پێگەی یەکێتی بەهێزی پێگەی کوردستانە. بەهێزی پێگەی کوردستان لانکەی ئارامی پارچەکانی تری کوردستانە. لە پێناو سەرجەم کوردانی پارچەکانی تردا دەبێت بە ڕوح و دڵ یەکێتی بپارێزین و زەمانەتی ئەوەی بکەین کە لەم هەڵبژاردنەدا سەر بکەوێت. تا جارێکی تر کوردستان پێگە سیاسیە گرنگ و بەرزەکەی بۆ بگەڕێتەوە. پێنجەم، کوردانی تاراوگە و کوردستانیانی نیشتەجێی هەندەران، ئێوە لە هەموو کەس زیاتر دڵتان لای ئەم خاک و وڵاتەیە و منیش کە ساڵانێک وەک ئێوە لە تاراوگە ژیاوم مەگەر هەر خۆم بزانم کە ئێستا لە دڵی یەک بە یەکتاندا چه ئاوات و خۆزگەیەک بۆ گەشەکردنی وڵات و چه هیوا و ئاواتێکتان هەیە کە ببنەوە خاوەنی وڵاتێکی گەشەکردووی مۆدێرن تا بتوانن بگەڕێنەوە و ئەو توانا و زانست و لێهاتوویەی بەدەستان هێناوە بیخەنەوە خزمەتی وڵاتەکەمان. من لێرەوە پێتان ڕادەگەێنم کە یەکێتی نیشتیمانی چاوی لە دەست و بیری ئێوەیە و زۆر ناخایەنێت کە یەکێتیەکەتان ئارامی و خۆشگوزارانی دەگەڕێنێتەوە و لە پێشوازی وزە و توانا و لێهاتوویتان دەبێت تا ئەو خزمەتەی لەوێ دەیکەن بێنەوە و لە خاچی دایکدا بیکەن. گەنجی کورد حیفە لە پێناو ژیانێکی باشتردا وڵات جێبهێڵێت و بەڵکو دەبێت پێکەوە کارێک بکەین کە ئێوەی سەرمایی ئەم گەلە بگەڕێنەوە و پێکەوە دەست لە ناو دەست وڵاتمان ئاوەدان بکەینەوە. بۆیە بیرتان بێت دەنگدان بە یەکێتی دەنگدانە بە وڵاتێکی ئاوەدان. کوردستانیانی خۆشەویست، پێکەوە بەرەو دەنگدان بە لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان، پێکەوە بەرەو کوردستانێکی بەهێز و عێراقێکی فیدرال و دیموکرات، پێکەوە بەرەو نێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.